سڵتان لەبێت بینەرانی زاری کرمانجیەم کاتتان باش لە نووسینگەی حەج و عومرەین لە سۆران دوای ئەوەی دوێنێ بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ئاگاداریەکی بڵاو کردەوە بۆ ئەو کەسانەی دەیانەوێت سەفەری حەج بکەن لە ئەمڕۆوە ناونووسین دەست پێ ئەکا لە ڕێگەی فۆرمێکەوە. مەبەستمانە زانیاری زیاتر وەربگرین لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا یوسف چۆمانی بەرپرسی نووسینگەی حەج و عومرە لە ئیدارەی سۆران گفتوگۆکەین کە ئێستا سەرقاڵی ڕێخستنی هەندێک لەو فۆرمە و داواکاری هاوڵاتیان مامۆستام کاتتان باش پرۆسەی ناونووسین لەمڕۆ بە فەرمی دەستی پێ کردووە. ناخوای گەورە میرەبان ئەمڕۆ لە ئیدارەی سەربەخۆی لە نووسینگەی ئیدارەی سەربەخۆی سۆران لە ناوەندی قەزایی سۆران دەستمان کردە با ناونووسینی ئەو کەسانەی کە فۆرمی حەج پڕەکەنەوە لە بۆ فەریزەی بەجێگیانی فەریزەی حەجی ماڵی خۆی پەروەردگار. ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە کە کاتە 15 مانگ ماوەی 12 ڕۆژ بەردەوامە بیتن لە 8:30 بەیانی تاکو ساعت ساری ئێوارە ئێمە لە خزمەت هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆشەویستمان ئەبین لە نووسینگەی حەج و عومرەی ئیدارەی سەربەخۆی سۆران. مەرجەکان چی مامۆستا بۆ ئەو کەسەی دێ فۆرمەکە پڕکاتەوە بۆ هەموو کەسێکە یا تەمەنی دیاریکراو هەیە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیەک نێت ئەو فۆرمە پڕکاتەوە؟ تەمەنی هەر یەکێک ئەگەر ئافرەت بی نابی لە 45 ساری کەمتر بی واتە موالیدی 78 بیتن ئەتوانی ئەو کاتی ناوی خۆی بنووسی بەتەنێ بێ مەحرەم و هەر کەسێکی دیکەش بنووسیتن ئەگەر گەنج بی کوڕ بیتن نابی تەمەنی لە 18 ساڵی کەمتر بیتن لەسەرەوەش هیچ کێشەکەی یعنی تەمەنی هەر سندی بیتن ئەوە نییە ینی حساب کرابیتن تەمەنی بڵێ پیرەمێردە کە پیرە ئافرەتێکە ینی تەمەنی هەڵکشایە و ئەوە ناتوانین بستەماڵی خۆی نەخێر لە هەموو کەسێکی هەیە ناوی خۆی تۆمار بکاتن. ئەو فۆرمانەی کە پێشتریش ماینە 2017 کە ناوی حاجیان نووسرایە لە هەرێمی کوردستان پێویست ناکە خۆیان ئەزیە دەن و خۆیان ماندوو بکەن چونکە ناوکانیان حازرە پێویست ناکاتن نەخۆیان سەرقالکە نەماندوو بن 106 حەق درایە بەو کەسانی کە پێشتر فۆرمیان بکریتەوە ئەوانەی کێستا ناوی خۆیان ئەنووسن 140 لە بۆوانە و ئەو نووسینێک ئێستا ئەشکرێتن لە بۆ ماوەی 1 ساڵە. جگە لەو ڕێکارە مامۆستا چیتر هاوڵاتی پێویستە لەگەڵ خۆی بێتن وەکو بەڵگەنامە لە کاتی پڕکردنەوەی ئەو فۆرمە؟ وڵی ئەمە کێشەن هەیە لە ناو نووسینەکەی لەسەر فۆرمی ئیشکالن لۆ دووسەبی چکەوە سیستەمە کۆمپیوتەرە داخی لەکرێتن ئەبێ ناوەکەی متابقی بیتن ینی کوردی و ئینگلیزی و عەرەبی ناوەکەی تێک بکاتەوە ئەگەر بێت و ناوەکەی تێک نەکردەوە یعنی بەڕاستی ئێمە تووشی ڕاوەستان و ئیشکال و زەختە کەوتە سەر خەڵکی و هاوڵاتیان و سەر فەرمانبەرەکانمان لە کاتی نووسینێکەوە ئیشەکەی تاخیرە بیتن بۆیە پێویستە ئەو کەسەی کە دێتن ناوی خۆی تۆمارەکاتن پەساپۆرتی هەبیتن ینی فۆتۆکۆپی پەساپۆرتی فۆتۆکۆپی کاتی نیشتیمانی فۆتۆکۆپی کاتی زانیاری فۆرمی بایعی لەگەڵ یەک وێنەی ڕەنگاوڕەنجی معاملات. مامۆستا پشتی ئیدارەی سۆران دیارە چەند کەس ئەتوانێت فەریزەی حەج بکاتن؟ بە حکمەوەی ئێستا ئێرە بوویتە ئیدارەی سەربەخۆی سۆران و پێکاتوە لە 6 قەزا و 14 ناحیە و زیاتر لە 700 گوندی هەیە سنوورێکی بەرفراوانە ڕێژەی ئێرەی کەوا نزیک 400,000 نفوسە بۆیە ساڵی ڕابردوو سوپاس لە خوای گەورە و سوپاسی بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستانەکەین وەزارەتی ئەوقافەکەین کەوا توانیان ڕێژەیەکی زیاتر بە ئێمە بەخشن ومێ دەکەین ئەو ساڵی ساڵە ڕێژەیەکی زیاتر بێت لە بۆ ئیدارەی سۆران. دەستان خۆش بێ مامۆستا زۆر سوپاس. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی گوێبیستی بوون ئێوتەی مامۆستا مەلا یوسف چۆمانی بوو بەڕێوەبەری نووسینگەی حەج و عومرە لە ئیدارەی سۆران دیارە لەمڕۆوە ناونووسین دەستی پێ کردووە بۆ ئەو بەڕێزانەی مەبەستیانە بزانن نووسینگەی حەج و عومرەی ئیدارەی سۆران دەکەوێتە کوێ لە فولکەی ئاڵا لە شەقامی زاری کرمانجی خوار دەستگای زاری کرمانجی ئەتوانن بێن لەوێ فۆرمەکە پڕ بکەنەوە ئەو زانیاریانێک کە هەیە لە ڕێگەی نووسینگەی حەج و عومرە لە ئیدارەی سۆران ئەتوانن بەدەستی بێنن.